گۆرانیە پێشکەشەکەین بە کاکەستانی عەزیز لەبەرەوە دایکی خۆم نەبینیوە هیواداری نەو گۆرانی بەدڵی کاکەستان و سەرجەم و بەڕێزانە بێت هەرچی دایکە لەم دنیایە بڵێنێ مای لە جێدایە هەرچی دایکە لەم دنیایە بڵێنێ مای لە جێدایە وەک هیچ ناڵێن لەلام وایە چونکە بۆندایکمیان لێنایە وەک هیچ ناڵێن لەلام وایە چونکە بۆندایکمیان لێنایە تەمان لەگەڵ تەمەنێتایە ئەی دایە گیان کە بکەسم تەمان لەگەڵ تەمەنێتایە ئەی دایە گیان کە بکەسم گەر تۆ نەگری دەستم مەلێ چ دڵسۆزێ بگرێ دەستم گەر تۆ نەگری دەستم مەبێ چ دڵسۆزێ بگرێ دەستم بەدڵی کاکەستانی عەزیز قوربان چاوت